بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت مامۆستا گیان بمبورە لە پشۆکە ڕامگرتیت ویست ئەو بۆچی ڕازی نەبووی کە پازارەکان بازەکەم خۆ پازارەکانیش هەمان معانات و هەمان دوژمنەکانی ئێوە بوون. بەڵێ ئێستا بۆت بازەکەم چۆن ڕوویداوە ئاوە جا ئەو کاتە پێکابم هەڵم کرد بێگرنگەوەی من واقعەکەشون وات بۆ دەجێڕمەوە بێکم و زیاد و هەندێک لەوەش کە لەو مەجلیسە بوون مامۆستا مەلا سەلمان هەیە کە لەو مەجلیسە بوو ئێستاش دەجێڕێتەوە و خەڵکی کەشە بوو لەو مەجلیسە کە ڕەنگە هەموویان لە یاد نەبێ جەنابی مامۆستا مەلا عوسمانی جووک و ڕابەری گشتی بزوتن ئیسلامی و کاتە لە مەجلیسەکە بوو دیارە کە من لەگەڵ دوڵقەدر گوتم ئێمە ئەگەر ئەو چەکە ئەو هاوکاریە کە دەمانکەن لە بەرامبەری ئەوەدا بێ پازدار بەرین چەکەکەشمان ناوێ و پازاریش نابین ئەوش گوتی آخر بۆچی ئەوە ناچەک ئەمە یارمەتی هەموو لایەک دەدەین کۆماری ئیسلامی هی هەموو لایەکە دوژمنێکی هەوەشمان هەیە پشگیری مستەضعفین دەکەین ئێوە مستەضعفن دژی ئەو ڕژێمە دیکتاتۆر و تاغوتیان نەخێت چەکەکان بەرن و بەڵام هێندی پازاریش لەگەڵ خۆتان بەرن ئەوانیشە برای ئێوەن و ئەوەش هاوکاریمان بکەن بوو بە من نیقاشمان گوتم سەری خۆت مێشێنە دوای ئەو هەردووبارەی کردەوە من بە فارسی پێم گوت من نیسفی پازدار هەم با خۆدم نەمیبەرم ملت کە پازارێک لەگەڵ خۆم نابم سەری خۆت مێشێنە تووڕە بوو وتی این تەوهین است بە جمهوری ئیسلامی ئەمیش گوتم نا تەوهین نییە یعنی گوتی بێڕێزیە گوتم نا بێڕێزی نییە گوتم جەناب علمی منطق نەخوێندووە علمی منطق دەڵێسی علمی منطق دەڵێ وەختێک شتێک ببەسرێتەوە بە شتێکی مەحاڵەوە واتە ئەو شتە ناکەم تۆ مەسەلە دەڵێ هەتا زیخ گوڵ نەدا هەتا قیر سپی نەبێ هەتا ماس ڕەش نەبێ هەتا گابەکونی دەرزیەوە نەچێ خۆوانە هیچیان نابن واتە من خۆ پازار لەت ناکرێ وەختێک پازار لە دەکرێت هەردوو لەتکەکە ڕوحان نامێنێ وتمەوە تەوهین نییە بەڵکو دەمەوێت حاڵیت کەم کە بە هیچ نەوەیەک ئەوە نابم دوایی لە کۆڕ مەجلیسەکەدا هی خۆمان گوتیان آخر بۆچی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و سۆشیالیست و هەمویان پازار دەبن و ئێمە ئەوان هاوکاریمان دەکەمەش دەبێ هاوکاریان بکەین و گوتم وەڵاهی ئێمە هێزێکی تازەین تازە خەڵکی کوردستان دەمان بینێ من نۆنەخشە پازار لەگەڵ خۆم بەرم جارێ خەڵک هیچم بۆ خەڵک نەکردووە تومیشێتی و پارتی هەر کەسە بە عەقڵی خۆ بەڕێدا دەڕوە بەڵام من ئێستا پازار لەگەڵ خۆم بەرم کە بە کەڵک نایە چەکەکەشمان ناویش زۆر قەدر وتی ئەگەر چەکی ئێمەتان ناوێت چەک لەکوێ دەمتم چەکمان هەیە وتی چۆن چەکمان هەیە و پەیدامان کردووە و شڕە ساچمەزەنێک هەر دەبێت دیفاعیش پێ لە خۆمان بکەین ئیدی ئەو بوو کە پازارەکانمان نەهێنا دوایی حەقیقەت ئەوان چەکیان هەرداینێ ئەلبەتە نازان بەڕاستی ئەو کاتە پێیانداین یاخود دوایی وەک بڵێ وازیان لە مەرجەکەی خۆیان هێنا و هاوکاریان هەرکردن وەکو لە باقی لایەنەکانی دیکە باشە مامۆستا عەلی باپیر ئەگەر هەڵوەستەیەک لەسەر ئەو قۆناغە بکەین کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئیدی ناوەکەی ئەگۆڕێ پەیوەندیەکەی لێ ئەکرێتەوە ئەبێتە بزوتنەوەی ئیسلامی خۆی لە سەرەتایە پرسیارەکەم ئەمەیە پەیوەندیەکە بۆ چی بوو مەبەستان لە پەیوەندی لەگەڵ کێ بوو و دواتر پەیوەندیەکەی بۆ لێکرایەوە مەبەستان لەوە بوو کە پەیوەندی بەدەوروبەرەوە نەمێنێ و هەر بزوتنەوەی ئیسلامی ئەگەر باسێکی ئەو گۆڕانکاریانە ڕۆژگارێکە خۆ باز دەکەم پێشێک کە ناوەکە دانرا پێم وانییە زۆر دیڕاستەیەکی وردی بۆ کرابێ من دەمەوێت جەناب بەڵام لە خۆشەوە نەهاتووە پەیوەندیەکە ئێستا بۆت باز دەکەم بەڵام پێم وانییە کۆڕێکی بۆ ژیرابێ و خەڵکێکی پسپۆڕ و شارەزالیان کۆڕی بێتەوە و شەبە و شەحسابیان بۆ کرد بێت و ئەوانە بەڵام دیارە ئەو کاتە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە عەرەبیەکەی دەبێت حەرەکەت الرابطة الإسلامية واتە بزوتنەوەیە کە بەهۆی ئیسلامەوە ئەو خەڵک ئەندامەکانی بە خەڵک پەیوەست دەبن پێکەوە پەیوەست دەبن و پەیوەندیان لەگەڵ خەڵک لەسەر بناغی ئیسلام دەبێ و ئەوانە ئەو شەمکە دەگەێنێ دوای ئەو بکێمە لە کۆبوونەوەیدا گوتمان ئەو وشەی ڕابطەیە بانی بکەینەوە چونکە دەڵێ دەگوتری حرەکەی ئیسلامی لە میسر حرەکەی ئیسلامی لە پاکستان حرەکەی ئیسلامی لە تورکیا حرەکەی ئیسلامی لە سوودان ئەمە بڵێ حرەکەی ئیسلامی لە کوردستان والحاصل ئەو وشەی پەیوەندی بۆچی ئیقحام بکەینە ناو ئەوە وەکو شتێکی زیادە دەچێت با لێ بکەینەوە و ماناکەی ڕێک و ڕاستتر دەبێت و کورتتر دەبێت ئەمە دەمێ ئەوە بڵێم کە بەڕاستی ئەو کاتە چ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی چ بزوتنەوەی ئیسلامی ئەوە نەبووە کە بزوتنەوەیکی ڕێکخراوەی تۆکمەی بە شێوەیە کە خەڵکێک بە یەک شێوە لەسەر یەک منهەج و بەرنامە پەروەردەکرابێت و لە قاڵب درابێ و وەکو ڕێخستنەکان و ڕێکخراوەکانی دیکەی کە هیچێتی نیشتیمانی و حیزبەکانی دیکە بوویان ئێمە لە ڕاستیدا
من دوایی تاوان ئەوە بوو کە لە نێو بزوتنەوەی ئیسلامیدا من ڕوتێکم دەست پێ کرد بۆ ڕاستکردنەوەی هێندێک وەزعی لاری بزوتنەوەی ئیسلامی کە کتێبێکم نووسی بە ناوی دەرد و دەرمانی بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی لە دوڕیانی مان و نەماندا چەند کتێبێکم لەو بارەوە نووسی پشتم پێشنیار دەکرد پرۆژەم پێشنیار دەکرد کە ئێمە لە کتێبی دەرد و دەرمانی بزوتنەوەی ئیسلامی دەباسم کرد کە ئێمە تەجەموعین جەماعەت نین خەڵکێکین کۆبووینەوە سەریەک هەر بەجی خڕبووینەوە هەر بەجی دیشوا بوو ینی مامۆستایان کاسبکاران قوتابی گەنج پیر خەڵکی لادێ خەڵکی شار هەموو شێوەکانی تێدا بوو ئەوە نەبوو کە لە ڕووی بەرنمەیەکی فیکری خەڵکەکە پەروەردەکرابێت و بار هێنرابێت لە قاڵب درابێت هەرەکەی بە فکر و بۆچوونی خۆی هاتبوو ناو وەزعەکەەوە ئەم پێک هاتە شێواوە ئەم پێک هاتە جیاوازانی ناو بزوتنەوەی ئیسلامی بەوەی کە وەک خۆت ئاماژە پێکرد مەسەلەن مامۆسای زانکۆ خەڵکی نەخوێنەوار خەڵکی عشایر و دوژمندار ئاسکەری فیرار سەلەفی بەلای ئاینی هی مزگەوت هی دەرەوەی مزگەوت ئەم پێک هاتە جیاوازانی هەرچی نوێش خوێن و نوێشکەر و ئەهلی مزگەوت بوو ئەم پێک هاتە جیاوازانە چ کاریگەریی خراپی لەسەر ئەو بزوتنەوەی لە ڕۆژگاریا دروست کرد ئەوەندەی کە تۆ خۆت لەناو معانەتەکان و ڕەنگە خۆی پێک هاتە جیاوازەکان و جۆراوجۆرەکان کاریگەری خراپیان نەبوو بەڵام ئەوە کە لەسەر بەرنمەیەکی فیکری لەسەر چەند هێڵێکی گشتی فیکری و سیاسی پەروەردە دەکران ئەوە کاریگەری خراپی بەبستم ئەوەیە هەندێکتان خومینیتان پێ کافر بوو هەندێکتان بە پێشەوەی ئیمامی ئاینیتان زانیوە ینی ئەم تێگەیشتنە جیاوازانە لەناو پێمانەیە کەس خومینی پێ کافر بێ ئەوەی من ئاگادارم ئەو کاتە بەڵام ڕەنگە دوایی گە خەڵکی وا پەیدا بوو بێ گرنگەوەیە ئێمە ئاوا بوو ئەوەی کە پاڵی بە خەڵکەوەنا ئەوە بوو کە لە ژێر بەیداغی ئیسلامدا بێ ئەمە مەسەلە گشتێکە بەرگری بکە لە مەزلومیەتی میلەتەکەی دژی ڕژێمێک بێ کە دێهاتی کوردستانی ڕاگواستووە خەڵکی کۆمەڵ کوش کردووە ماف بەگەلی ئێمە ڕەوانە بینێت چی پێدەکا لە ڕاستیدا مەزلومیەت بوو و بڕوا بە ئیسلام بوو بەوە کە ئیسلام دەبێ ئێمە لە ژێر چەتری ئیسلامدا و لە ژێر سێبەری ئیسلامدا بە هاندەری ئیمانی و ئیسلامی بەرگری بکەین لە میلەتی خۆمان ئەو خەڵکەی کۆکردبەوە بەڵام ئێمە ئەو کاتە قیادەی کۆمەڵی قیادەی بزوتنەوەی ئیسلامی بەو شێوەیە نەبوو لە توانای ئەوەی نەبوو کە ئەو خەڵکە بێنی لە قاڵبدا لە قاڵبی فیکری بەو معنایە لە قاڵبی داوەکو خشت یعنی بەو معنایە کە ئەو خەڵکە ڕێک و لەبارکە بە شێوەیەک بێ کە پێکەوە سازگار بن کە ئەوە بوو دوایی تەوان هەر بەو حاڵەتە مایەوە کە تا دوایی باشە لەستەردەمی بزوتنەوەی بوون ئیسلامیدا ئەو حاڵەتانی لێکەوتەوە کە دەزانین باشە بەم شێواوی و پەشێوی کە جەنابتان ئاماژەتان پێکرد بۆ خۆتان لەناو ئەو قۆناغای ژیاون و معاناتان هەبووە ئەگەر من بپرسم لەو ڕۆژگارەیە ئامانجی بزوتنەوەی ئیسلامی چی بوو تۆ چی وەڵامێنیتەوە لە ڕاستیدا ئامانجی بزوتنەوەی ئیسلامی کە من دوای بووم بە ئەندامی سەرکردایەتی پاشان بووم ئەندامی مەکتەبی سیاسی لە ساڵی 89 ئەوە بوو کە ئامانجمان ئامانجی باقی لایەنە سیاسیەکان بوو میلەتەکەمان لەو مەزلومیەتە دەرباسکەین کوردستان ئازادکەین ڕژێمی بەعز تاوڵی ڕەشی لەسەر خای کونیشتیمانی ئێمە بپێچرێتەوە و خەڵکی ئێمە ئازاد بێ سەربەز بێ بە تایبەت ئێمە وەکو ئیسلامی دەمانگوێت و خەڵکە دەبێ ژیانی بە پێی شەریعەت بێ و لە دەمانگوێت ئەو خەڵکە من زۆرجار ئەو تابیرم بەکاردێهێنا دەمگوێت ئەو خەڵکە عاشقی مارکسیزم و لێنینیزم و ماویزم نەبووە ئەو خەڵکە بەڕووباری زوڵمدا چۆ دەستی بۆ پوشتی ڕێچکان بردووە بەڕووباری زوڵمدا زوڵمی بەعس دەستی بۆ پوشتی ڕێچکان بردووە چونکە من ئەو کاتە لەگەڵ خەڵکی بەرپرسی یەکێتی و پارتیوانە دادەنیشتم تەماشام دەکرد کە هەڵت دەکۆڵین جۆرێک لە ئیمانێکی فیتری و جۆرێک لە مسلمانەتی و جۆرێک لە خواناسییان هەبوو بەلای کەمەوە بەڵام بۆمە بەسێک پەنیان بۆ فکرەیەک یا بردۆزیشی بەڵێ دەرەوەی ئاین بردووە بۆ ئێنە لەگەڵێکێ لە بەرپرسە باڵاکانی شێتی نیشتیمانی من دانیشتم گوتی من 1001 پرسیارم هەیە دەربارەی ئیسلام ئەوە دواتر باسیەکەین لەگەڵ شەمسەفا دانیشتووی 5 ساعت و وێشتان کردووە ئەوە پرسیارێکی سەرەکی و دواتر لێتەکەم ئێستا ئەمەوێت لەسەر بارودۆخەکە بۆسین کەواتە ئەکرێ بڵین ئامانجی بزوتنەوەی ئیسلامی لەو ڕۆژگارەیە بە پلەی یەکەم ڕوخانی ڕژێمی بەعس و کە ڕزگارکردنی خەڵکی کورد و ئازادکردنی کوردستان و بنیادنانی حکوومەتیشی دەوڵەتێکی قوارەیەکی شەرعی
دەمانگوت ئێمە دەبێت باش ئەم پرۆژەی قوارەی سیاسی کورد دەبێت لەسەر ئەساسی دینەکەی بنیاد باش بێت. ئەم پرۆژەیە دەوترێ پرۆژەی ئێران بوو نەکی بچوتنەوە تۆ سەبارەت بەمە چیاڵی لە ڕاستیدا ئەوە ئەم ئامانجە ئەوە قسەی کەسانێکە کە شارەزای ئیسلام نەبن کاک فەیسەڵ کەسی کە شارەزای ئیسلام نەبێ جا دێنێ بۆ پاساودانەوەی ئەوەکە ئەوە بۆچی خەڵکی کوردستان کۆمەڵی گەنج و مامۆستا و ڕیشپی و کاسبکار و هەموو توێژەکان چوون ئەو شاخ و داخە داوێنێتە ئەشکەوت بە نیژانێکی ناخۆش و کولەمەرجی وەکو باقی پێشمەرگەکانی دیکە ئەوە بۆ دەبێ ئێران پیان بڵێ ینی ئەوان سونە و ئێران شیعە و نە لە ڕاستیدا ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی کە پاڵی بە ئێمەوەدانا من خۆم گام لە خۆمەوە ئەو خەڵکی کە بەیەکەوە بووین و مامۆستانی بە ڕێزی دیکەی شارە زۆر و هەڵەبجە و ناچەکانی دیکەی هەولێر بوو و ناوچەکان ئەوەی کە پاڵی پێوەنانی ئەوە بکە وەکو گوتم هەستمان دەکرد کە ئیسلام لێمان ڕازی نابێت کە دیفاع لە میلەتی خۆمان نەکەین بەدەستی بەدەستنوێشەوە بەڕێی قورئاندا بۆیە هێزە سەربازەکە خۆمان نابوو لەشکری قورئان هاندەر لە ڕاستیدا ئەوە بوو ینی ئیسلام بەسە هاندەرت بێ پێویستی بە نەبە خومێن و نەبە ئێران بە شوێنێک ناکە ئیمان و عەقیدە ئیسلامی بەسە هاندەرت بێ کە دیفاعکەی لە مەزلومیەتی خۆت و میلەتەکەت و هەوڵدەی خاکەکەت ئازاد بێ و هەوڵدەی کە میلەتەکەت ژینی بەپێی دینی بێ و لە ژێر تاوڵی ڕەشی ڕژێمی بەعەز بیهێنێ دەرو ئازادێکێ ینی ئیمان و عەقیدەی ئیسلامی بەسە بۆ کە خەڵک هاندای پێویستی بەشتی دیکە ناکە بەشی کە تەفسیریکەین وەکو ئەو بیردێنێتەوە وەکو زۆر کە لە هەرێمی کوردستانی خۆمان خۆ پێشاندان دەکرێت نەڕەندەستی دەرەکی لە پشتەوەیە تۆ دوای کە خەڵک ڕەخنەی هەیە و لە گەندەڵی و لە فەساد و لە زۆڵ و لە قۆرەخکاری پێویست بۆ دەکات بەشتی دیکە پاسایی بدەیەوە هێندە هاندەر هەن کە پاڵ بە خەڵکۆ بنی خۆ پێشاندان کە پێویست ناکە خەڵکی کە دەسی لە پشتدا بەڵام مامۆستا عەلی باپیر دەوترێ بە تەنها حەقیقەت بەز نییەوەی کە ئێمە بگەینە ئامانج و خواستەکانی خۆمان پیاوێک باز لە چەمکی حەقیقەتەکە ئاڵێ هەڵگری حەقیقەت ئەو کەسێک کە هەڵگری حەقیقەتە ئەگەر هۆکارەکانی حەقیقەت لەگەڵ خۆیان هەڵنەگرێ ممکن نییە سەر بکەوێ هەندێک لە نمونەی جەنگەکانی ئوحد و شەڕەکانی پێغەمبەر دووری خوای لێبێ ئەهێنێتەوە بۆی کە لە هەندێک شەڕە محەممەد تێگەشکێ دانی پیرۆزی ئەشکێنرێ خۆم پیاوە حەق بووە ئێوە لەو کاتەیە تازە سەر دەرەهێنن بەرامبەر بە هێزێکی وەکو ڕژێمی بەعەس ئەگەر پشتیوانی ئێران و پشتیوانی دەرەشی نەبێ ئەتانویست چی بکەن لەبەر ئایا ئەمە خەیاڵێکی وەک ئەوەی کە ئێوە بە خەیاڵی شوێعی و مارکسیەکەڵێن خەیاڵ ئەمەش خەیاڵێک نەبووە ئێوە لای خۆتان دروستان کردووە ناخۆ ئەو کات هەر ئێمە نەبووین کە مەبەستم ئێوە من بەڵێ ئێمە دەمانزانی کە بە تەنیا ڕژێم بە عەسبی ئێمە ناڕوخێ و بە تەنێ بەیەکێتی نیشتیمانیش ناڕوخێەوە بە پارتیش ناڕوخێەوە بە هەمووشمان نەڕوخا بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ فەتەقوا الله ما استطعتم ئەوەندی لە تواناتاندا پارێز لەخوا بکەن لا يكلف الله نفسا الا وسعها خوا لەسەر هیچ کەس پێش ناکە ئەوەی کە ئەوەندە نەبێت کە لە توانایدا هەیە و زانایان ئیسلام بنچینەیەکی شەرعیان هەیە لا يسقط المعصور ميسور بالمعصور شتێک کە ئاسانە لە کۆڵت ناکەوێت لە بەرەوەی شتێکی کە زەحمەتە ئەوەندی ما لا يدرك كله لا يترك جله ئەوەی کە ناتوانانی هەمووی ئەنجام دەی هەندێکی شت لە کۆڵ ناکەوێت مادام توانات بەسەری دادەشێ لە ڕاستیدا ئێمە وەکو جێبەجێکردنی ئەرکێکی شەرعی ئەوەندی کە لە تواناتدا هەیە فعلا دەمانزانی کە ئەو ڕژێمە زەبەلاحە بە ئێمە ناڕوخێ بە هەمووشمان ناڕوخێ بەڵام کە تۆ ئامانجێکت بە تەواوی پێنایەتە دی مانای وانیە کە بەشێک لەو ئامانجەش کە دەتوانی تحقیقی بکەی یاخود هەندێک هەنگاوی بنێ بەرەو ئەو ئامانجە معقوڵێ بڵێ هێندێک هەنگاویش نانێ پندێکی چینیشە دەڵێ ڕێ 1000 میل بە هەنگاوێک دەست پێ دەکات باشە مامۆستا تۆ ئەو کاتە گەنجێکی خوێنەوار بوویت وەک خۆت ئاماژە پێکرد هەندێک لە سەرکردە سیاسیەکان یا بە بڵێم زۆرینەیانە دیوە لە شاخ سەردانی ئێرانت کردووە لە کولیە خوێندوتە ئێوە لەو ڕۆژگارەیە چەند هەستان بۆ ئەو کرد کە کێشەی ئینسانی کورد لەو ڕۆژگارە کێشەیەکی نەتەوەییە نەک ئاینی بەوەی کە ڕژێمێکی سەدام جیاوازی نەکرد لە نێوان من و مامۆستا عەلی باپیر و پیاوێکی ئاینی و شوانێکی گوندی و کەسێکی نەناس و ینی ئەوەندەی پرۆسەکە ئەوەندەی کێشەکە کێشەی کوردبوون بوو کێشەکە کێشەی مسلمان بوون یا دەرەوەی مسلمان بوون نەبوو ئێوە چەند درێکتان بە حقیقەتە کردبوو لە ڕۆژگارەیە فەیسەڵ من 20 ساڵ زیاتر لەم پێشوەڵای ئەو پرسیارم داوەتەوە بەڵێ ئێستا بۆ لە کتێبی سۆزی نەتەوایەتیدا لە کتێبی کوردستان بۆ ئێران بوو چۆن ئاودان دەبێتەوە کاکە فەیسەڵ ئەوە زۆر هەڵەیە
میلەتێک قڕەبڕ بکرێ کۆمەڵ کوش بکرێ دێهاتی کاول بکرێ مزگەوت و ماڵەکانی بەسەریدا بڕوو خوێندرێ پێت وابێ ئەوە کێشەیەکی دینی نییە. من زۆر جار گوتومە کێشەی نەتەوایەتی ئێمە کێشەی نیشتیمانێتی ئێمە کێشەی مەزڵومیەتی و بێقەوارەی ئێمە کێشەیەکی دینیە. بەرامبەرەکانمان بێدینیمان بەرامبەر دەکەن بەرامبەرەکانمان ناشەرعیمان بەرامبەر دەکەن بۆیە قڕەبڕمان دەکەن بۆیە کۆمەڵ کوژمان دەکەن بۆیە جینۆسایدمان دەکەن. لە ڕاستیدا لە ڕوانگەی ئیسلامەوە مەسلەی نەتەوایەتی و مەسلەی نیشتیمان پەروەری و مەسلەی سیاسی و مەسلەی ئابووری لەگەڵ تێکەڵچێشە لەگەڵ قەزیەی دین چکە دین دەفەرمێ لا تەظلیمونەوە لا تظلمون خوا دەفەرمێ نەزوڵم بکەن نەقبوڵی زوڵمیش بکەن کەواتە ئەگە تۆ زوڵم بکەی بێدینیت کردووە ئەگەر لێش بگەڕی زوڵمیش لێ بکەن جا زوڵمی نەتەوەیی بێ سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ قبوڵی هەر جۆرە زوڵمی بکەیت تۆ بێدینیت کردووە بۆیە دەبێت ئەو چەمکە ڕاست بکرێتەوە. من ئەو کاتەش مناقەشەم دەکرد لەگەڵ برادرانی لایەنە سیاسیەکان دەمگوت ئێوە بە هەڵەتی گەیشتوون کوردایەتی و موسڵمانەتی دوو ڕووسکەیەکن کوردێک باشە خۆ مسلمان بووین یعنی ئێمە کێشەی ئاینمان نەبوو لەو ڕۆژگارێ سەرەتا باسی ئەومان بەرامبەرەکانت بەسم بەرامبەرەکانت کێشەی بێدینیان هەبوو ڕژەمی بەعەس بێدینی لەگەڵ ئێمەدا دەکرد بۆیە زوڵمی نەتەوەیی لێ دەکردین بەرامبەرەکانت پابەند نەبوون بە شەریعەتەوە بۆیە ئێمە هەوڵمان دەدا خۆمان و گەلەکەمان و پاشان لەسەر ئاسی عراقی شریعەت پیاده بێ دەماگوت لەژێر سای شریعەتدا هیچ تاچێک زوڵمی لێ ناکرێ چ جای میلەتێک ئیبادە بکرێ و کۆمەڵ کوش بکرێت. باشە لەو ڕۆژگارە مامۆستا عەلی باپیر ئەو دەمەی کە بە جەولەیەک ڕێیەکەوێتە سەرگەڵ و ئەگەر بەهاڵانە چوو ملەیەکێک لە نامیلەکان ئاماژۆ پێکردووە کە جەولەیەک بەنێو خوڵایەکانی خاکی بە خوڵای خاچی نیشتماشە دووبرا نووسیوانە کا شەری وەرزەر و کا محەممەد زەرزی بەڵام لەوێ زۆر بە بوردی قسە لەسەر ئەو دیدارە نەکراوە تۆ لەو جەولەیە گفتوگویەکی 5 ساعتی ئەگەر باڵانە چوون 4 ساعتی 5 ساعتی لەگەڵ شۆم سەفا سازی ئەم دیدارە چۆن بوو باسی چیتان کرد لەوێ؟ ئەم دیدارە بەو شێوە بوو لە ساڵی زستانی 1970 ئێمە ئەو کاتە من فەرماندەی هێزی حەمزە بووم مامۆستا مەلا مەحموودی ئازادی و مامۆستا ئەوبەکری سدیقی و مامۆستا مەلا عەبدوڵای جیهات جەنابی مامۆستا مەلا عوسمان بەڕەحمەت بێ ناردبوونی وەکو وەفدێک بەرماڵێکی پێدا ناربوون لەگەڵ بەشێک جوزئێک لە تەفسیرەکەی بۆ جەنابی مام جەلال بە دیاری ئەوانە هاتن گوتیان فڵان کەس گوتم وەڵام ئێمەش بە تەمای جەولەیەکین ئەمەش لە 12 پێشمەرگەم لەگەڵدا بوو لە نێواندا عەبدولواحیدی برام لە نێوان شەهید مامۆستا عەبدوڕەحمان کۆمەڵێک لە مامۆستا محەممەد زەرزی کاک شەریف وەرزێر کە ئەو نامیلکەیان نووسیوە چوین دەستمان بە جەولەکە کرد ئەوە بوو کە چوینە سەرگەڵ و بەرگەڵوو لە بەرگەڵوو نیوەڕۆکەی میوانی دکتۆر فواد مەعسووم بووین و هاوکات لەو کات لەگەڵ ئێمەش مامۆستا بەهادی نووری ئەویش تەبان هەر میوانی بوو مناقەشەیەکی خۆشیشمان بوو لەگەڵ ئەو کە مەجال نییە ئێوارەکەی کە کاک نووشیروان زانی بووی ئێمە لەوێین و وەفدێکی زوتنەوەی ئیسلامی و ناویمنیشی بیست بوو لاما بێ کتێبی ئیسلام و ڕێچکانیشم بۆ ناربوو بە هەدیە بەڵام یەکتریتان نەبینی بوو یەکترمان نەبینی ئەو کات تۆ فەرماندەی هێزی حەمزە و ئەندامی سەرکردایەتیش بەڵام لە نزیک خۆ بە دەموچاوێکتریتان یەکتیمان نەبینی بەڵام بۆکو بڵێ پێما بێ نامۆشتمان لە بەیندا هەبوو چکە من پێم وابێ کتێبی ئیسلام و ڕێچکانم بۆ ناربوو جەنابی کاک نووشیروان ئەوە بوو کە زانی بووی ئەوە وەفدەیەکی یاخۆ مەفرەزەیەکی بزوتنەوەی ئیسلامی و فڵان کەسیشان لە نێودایە دیدمێ بیان بینم و ئێوارە داوەتی منن بێتەوە یادم لەمە دوو حیوانێکی بۆ سەر بڕی بووین خۆمان و دیار ئەویش کۆمەڵی خەڵکی داوەت کرد بوو دیارە ئەمە چوینە ژوور جا ئەوەش بڵێ حاڵەتێکی خۆش بوو تۆزێک سیر بوو طبعا من لە پێشەوە بووم بەس ئێمە هەر وەک پێشمەرگە ینی مەخزن پێوە و کلاشنکۆف و 75 و متارە و پێشمەرگە وەکو باقی پێشمەرگەکانە من چوومە ژوورەوە ئیزانیەکێک لە پێشمەرگەکانە ئەوە تۆقەیەکمان کرد و کاتە ئیلمانی و نەتەوەیەکانی ڕیشیان هێشتەوە بەڵێ تۆقەیەکمان پێکەوە کرد و بەس نەیزانی من فڵان کەسم دوای مامۆستایەکی کە هاتوو دوای یەکێککە هاتوو دوای مامۆستا مەلا مەحموودی ئازادی مامۆستا مەحموودی ئازادی ڕیشی لێمەش بەتەمەنترە وتی جەنابەت مامۆستا عەلی باپیری وتی ناوەڵا فڵان کەسە کاک نووشیروانیش من تێپەڕی بووم ئاوڕێکی لەمدا وتی جەنابتی وەڵام مامزانین بەتەمەنتری ئەمەزانین لای کەم 56 ساڵێک دەفی وتی من ناوەڵا ئەوەندەم تەمەنم ئەوەندەیە دوایی تەوان کاک نووشیروان وتی وەڵا من
101 پرسیارم هەیە دەربارەی ئیسلام ئیدی ئەوە بوو کە فعلا شەو لەوانەیە بەمەزەنە 3 ساعات 4 ساعات ڕەنگە زیاتر 5 ساعات نازانم بەڕاستی بەڵام شەوەکە لە ئێوارەکەی ڕە تا شەو درنگانێک بەیەکەوە دانیشتین و فعلا پرسیار و شتی زۆرمان بوو بەس کاگنۆشیروانم وە هاتە بەرچاو تەوانێ مە هەردەمان بیست کاگنۆشیروان سکرتێری کۆمەڵی و مارکسیەکی تەواوعیارە و بڕای بە هیچ شتێک نییە و ماتریالیستێکی ئاوای و ئاوایە دوایی تاوان لە قسەکاندا و لە وتوێ ژوشتەکاندا کاگنۆشیروان وتی وەڵای من بۆیە پەنامان بردوێتە بەر مارکسیت پێمانوان لەو ڕێوە میلەتەکەمان ڕزگار دەبێت خەباتی نەتەواتی دەکەین طبعا دوای ئەوەی کە لە منی پرسی ئیسلام چۆن و هەڵوێستی چێ بەرامبەر بە مافی نەتەوایەتی و چارەسەری کێشەی کورد و منیش ئاەتی ژمارە 25 سوڕەتی ئەلحەدیدم بۆ تەفسیر کرد ئێستاش مامۆستا مەحموودی ئازادی یادی بەخێر دەجێڕێتەوە دەڵێ دەوڵەتی ئیسلامی لە تەفسیر ئاەتێدا بۆ تەشکیلدا تام بۆم باز کرد کە خوای پەروەردگار دەفەرمێ هەموو پێغەمبەرەمان ناردووە بە بەڵگە ڕوون و ئاشکراکانە و کتێب و تەرازومان پێدا ناردوون و ئاسنیشمان ناردۆتە خوار بۆ خەڵک بەدادگەری بەڕێوە بچێ ئیدی بۆم باز کرد کاگنۆشیروان ماوەیەک ڕاما و زۆر بە ئینساف ماتە بەرچاو تی وەڵاهی ئەگەر ئیسلام ئاوا بێ کە تۆ دەڵێ من بە دەوڵەتێکی ئیسلامی کوردی ڕازیم و یەکەم کەسی دەم حەج دەکەم جا من دوای بە سوحبەت دەمگوت باشە بۆ لە حەجیەوە دەستی پێ کرد ینی بە ئینسافم هاتە بەرچاو دوایی کە حەقەت ئاوالێک حاڵی بووین ئێمە ئەوە بوو جەولەکەمان توا بوو گەڕاینەوە بیستمان کرد کۆمەڵە تەوجیهاتیان بۆ هاتووە لەلایەنی کاگنۆشیروان و ئەوانەوە کە بزوتنەوەی ئیسلامی خەڵکێکی ئاوان کورتپەروەرن ئاوان لەگەڵیاندا باش بن و فعلا هەستمان کرد کە هەڵوێست و هەڵسوکەوتیان لە نێو شار و لە شاخوان لەگەڵماندا گۆڕا بەباری ئیجابیدا باشە ئەو ڕۆژگارە ئێوە ئۆپۆسیۆنی حکوومەتی عێراقی بوون باستان لەوە نەکرد لەو دانیشتنا لەو 5 ساعتە گفتوگویا ئەگەر لە دوای حکوومەتی عێراقی فەوتانی ئەو حکوومەتی کوردی دروست بوو ئەگەر حکوومەتەکە خراپ بوو ئەبنە ئۆپۆسیۆن پلانێکی ئەو کاتە ئەو کاتە باسیەوە نەدەکرا ئەو کاتە بەڕاستی هەر هەموو بیرمان لەوە دەکردەوە هەمووی چاومان لەسەر ئەو ئامانجە بوو کە چۆن ئەو خەڵکە لەو مەینەتیانە دەربازی بێ ئەو ڕژێمە چۆن هەیمەنە و دەسەڵاتی شومی بەسەرمانەوە نەبێنێ نەکەوتوێنە نێو تەصفی حسابات و ئەو وردەکاریانی چەندی من و چەندی تۆ بەڕاستی هەموو بیرمان لەوە دەکردەوە چۆن بە هەمومان ئەو ئامانجە بێنی نەدی باشە مامۆستا عەلی باپیر لە نێو ریزەکانی بزوتنەوەی ئیسلامیا کۆمەڵێک قەیران و ململانی ئەتوانە بڵێن فکری و هەتا سیاسی و عەقائیدیش هەبووە لەوەی کە وەک لە سەرەتا ئاماژەمان پێکرد پێگاتەیەکی شێوا و ئەم بزوتنەوەی بنیادنا دەوتری ئەم شێواویە وای کرد کە پێکاتێکی تێکەڵ بڵێ ئەخر مەبەست ئەوەیە کە یەکان گیر نەبوون خاوەنی خیتابێکی گوتارێکی سیاسی دیاریکراو نەبوون بیرۆکەی جیاواز هەبووە دەوتری ئەمە بوو بە زەمینەیەک بۆ ئەوی لە ئایندەیە لە ناو بزوتنەوە چەندین فکری ئاینی جیاواز دروست بێ بۆی کە لە ناو بزوتنەوەی ئیسلامیە تەوحید دروست بوو ئەنسار دروست بوو جون دروست بوو سەلەفی دروست بوو ئەو بارودۆخانە لەو کاتەیە چۆن کۆنتترۆل ئەکرا ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ ئەو واقعا کرد گرفتەکانی ئەو کاتی بزوتنەوە چی بوو ئەگەر ئاماژەیەکی پێ بەڵێ وڵی من نامێ بچمە ناو وردەکاریەکانی ئەوانەوە بەس گرفتەکانیان گرفتەکان وەکو گوتم سەرەتای کۆبوونەوە و خەڵکە ئێمە دوو دەقە کاتمان وەکو دو لەسەر بناغەیەکی لەسەر بناغەی بەرنمەیەکی فیکری یەک جۆر نەبوو هەر کەسە بە جۆری تێگەیشتنی خۆی بۆ ئیسلام هاتووە ناو وەزعەکەوە ئامانجیش ئەوە بوو کە ئێمە چەتر و سێبەرێکی ئیسلامی دروستکەین بۆ خەڵک و میلەتەکەمان و بە ناوی ئیسلامەوە بەرگری بکەین لە مەزلومیەتی میلەتەکەمان و دژی ڕژێمێکی خۆسەپێنی دیکتاتۆر بین ئەوە ئێمەی کۆ کردبەوە لەبەر ئەوە کە خاوەنی بەرنمەیەکی فیکری سیاسی یەک جۆر نەبووین دیارە ئەوە شتێکی چاوەڕوان کراو بوو کە لێخشان و تێکگیران و ئەوانە ببێ لەگەڵ هەندێشتی میزاجی شخصی بەرژەوەندی شخصی و ئەوانە بەڵام بەرژەوەندی مامۆستا بزوتنەوەی ئیسلامی چی هەبوو تا شەڕی بەرژەوەندی بکرێت ناوکایە کەم و زۆر شتەکان پێدوانیە زیاتر فکری عەقائیدی سیاسی ئەوەش هەبوو ئەجناوەکو بەرژەوەندی ئەگەر بەرژەوەندیەکە بۆ حەزەکەم باسی کە ئێستا چی مەسەلەن بەرژەوەندیەکە بۆ لەو کاتەیەکە ململانی هەندێک ئیمتیازاتی معنەوی هەیە هەندێک پۆست و کاکە لە شاخیش ئەی باڵەکانی یەشێتی یەشێتی و پارتی لەسەر شەڕ داهاتن لەسەر گومرگ لەسەر ناوچەی دەسەڵات ینی
هەر کەسە لە قەدەر خۆی دیارە هەندێک ئەگەر شتی مادیش نەبێشتی هەندێک پۆست و مەقامی معنەوی شتی ئەوە هەیە کە بای ئەوە دەکا خەڵک دەسەری تێبگیرێ لەگەڵ شتی دەرونی هەبوو بە هەر حاڵ کۆمەڵک هۆکار هەبوون کە جۆرێک لە ناسازگاری هەبوو بەڵام ئێمە باش خۆمان وەکو بڵێ بە ڕوحێکی ڕازی و بێ کۆما بەڵامان دەکرد بەڵێ مشتمڕش دەبوو مناقەشەش دەبوو بەڵام یەکتریشمان تەحمل دەکرد باش بە هەموو ئەو جۆرا و جۆریەشەوە توانیمە هەر پێکەوە بین هەتا بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیش و بمەخشە مامۆستاجان کاتی بەرنامەکە کۆتایی هات ئێمە بەڵێنین ببینران کە لە ئەڵخەی سێم و درێژەی تەوەرەکە وردەکاریەکان زیاتر بخینە ڕوو ئەڵخەی دووەم کۆتایی گەشت ئەبێ ڕوخسەت لە بینەران بخواسین بەڕێزان ئەڵقەی دومی دیدارەکەمە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر کۆتایی هاتا ئەڵقەی سێم و تەواوکردنی تەوەرەکان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ سپاس مامۆستاجان.